درخستنا بلز یا دیپلماتکارین امریکا جنافچه به تایبەتی ژ عراق بحرین و قطر نیشانه چیه؟ آیا واشنگتن خو جبو پفچونه که لگل ایران آماده دکه؟ بەڵێ تۆ پرسیارێکی زۆر باشت کرد. بە شەوێکی ئاسایی چەند پرسێک هەن کە پەیوەندیان بەو دۆخەی ئێستاوە هەیە. یەکەمیان ئەوەیە کە لەوانەیە هەڕەشەیەکی دەرەکی لە دەرەوەی سنوورەکان هەبێت یاخود هەڕەشەیەکی ناوەخۆ لە نێو عێراقدا هەبێت. و هۆکارێکی دیکەش ئەوەیە کەوە کە لەوانەیە ئەمریکا کردێکی سەربازی ئەنجام بدات کە ڕەنگە ببێتە هۆی ئەوەی کەوە لە لایەن هێزە چەکدارەکانی دیکەوە وەڵامی بدرێتەوە. هەر بۆیە ئەو دۆخە مانای ئەوە نییە کەوە ئەمریکا کەوە دەست بەجێ کردەی سەربازی دەکات، بەڵام ئەگەری پێکدادان ئەگەرێکی بەرزە. هەر بۆیە ئەمریکا لە کۆتاییدا ئەگەر شتێک ڕوو بدات باشە برز کۆمپاس بۆچە ئەمریکا ژالیەکی ئیدایا بەردەوامیە گوتوبێژان دکە ژالیەکی vêjî tedbîrên emniyetî werdigre biraya we gotûbêjan şikest xwarîne îdî؟ نەخێر لە ڕاستیدا تاوەکو ئێستا شکستی نەهێناوە. من سەیری دۆخەکە دەکەم و پێشم وایە ئەو دۆخە مانای ئەوەیە کەوە گفتوگۆکان گەیشتونەتە قۆناغێکی زۆر سەخت، بەڵام ئەوە مانای ئەوە نییە کەوە شکستیان هێناوە. نیگەرانی من لەوەوە سەرچاوە دەگرێت لەگەڵ ڕێزم بۆ دۆناڵد ترامپ، بەڵام ترامپ زۆر وا دەردەکەوێت کەوە سەبرێکی زۆر کەمی هەیە، ئەو پێ ناچێت، ئەو دەیەوێت شتەکان زۆر بە خێرایی ڕوو بدەن، بەڵام ئەوەی ترامپ هیوای بۆ دەخوازێ گفتووەکان وا بە خێرایی بەڕێوە ناچێت. لە هەمان کاتدا ترامپ ئێران بە شتێکی بچووک سیر دەکات و وەکو خۆی نایبینێ. ئێران ماوەی چەندین ساڵە ئەزمموی هەیە لە گفتوگۆکان، ئەوان پێشتر لەسەر چەندین ئاست لەگەڵ ئەمریکیەکان گفتوگۆیان کردووە و ئەوان شارەزای زۆر باشی گفتوگۆکانیان هەیە و ئەمریکاش دەبێت خۆی بۆ نها پرسکرێکا سەرەکە یاکۆ دگوتوبێژان دە ئیران و ئەمریکا سەر ڕێک ناکەون مژارە موشەکانە یانژی ڕێژە یا مەهاندنە یۆرانیومەیە. پێدەچێت کەوە دۆخی پیتاندنی یۆرانیۆم کێشەکە بێت. من ئەوە دەڵێم لەبەر ئەوەی ئەگەر ئێران پیتاندنی یۆرانیۆم بەردەوام کات چەندین بژاردەی دیکەی دەبێت کە خزمەت بە ڕۆژئاوا و وڵاتانی دیکە ناکات. سەبارەت بە پرسی موشەکەکان پێم وایەکەوە پرسی یۆرانیۆم و پرسی موشک دەبێت لە یەکتری جیا بکرێنەوە. هەردووکیان گرنگی خۆیان هەیە، بەڵام هەروەک ئیسرائیلیەکانیش ڕوونیان کردوتەوە کەوە ئەوە توانان هەیە کەوا موشەکە ئێرانیەکان بخەنە خوارەوە و ئەوان پێشتر ئەویان ڕوون کردوتەوە کە نانەوێت ئێران چەکی ئەتۆمی هەبێت. هەر لەبەر ئەوەشە پێم وایەکەوە پرسە سەرەکیەکە یۆرانیۆمە لە تەواوی گفتوگۆکان. بۆچە ئەمریکا داخواست ji welatiyên xwe dike ku bi rêka balafirxane ya Bexdadê hatin û çûyînê nekin. İhtimal heye ku bawekî nerastexwe İran û Amerîka li axa Iraqê de pevçûnek navbera wan de çê bibe? بە هیوام ئەو شتە ڕوو نەدات و ئەوە پێم وایە خزمەت بە هیچ لایەک ناکات لە عێراقدا شەڕ بکەن. هەردوو لا پێویستیان بە
عێراقە و هەروەها دەبێت لە بابەتی سیاسی و بابەتی ئابووری عێراق بچنە دەرەوەەوە لە هەمان کاتدا بوونی هێزەکانی ئەمریکا لە عێراق بۆ ڕوبڕووبوونەوەی تیرۆر و ڕێکخراوی داعشە هەر لەبەر ئەوەشە پێم وایە ئەمریکا نابێت ئامادەی ئەوەی هەبێت یاخود پلانی ئەوەی هەبێت کە کردەی یاخود ئۆپەراسیۆنی سەربازی لە عێراق ئەنجام بدات. سەبارەت بە فڕۆکەخانەی بەغدا ئەمریکا دەیەوێت گەرانتی ئەوەی هەبێت کەوا هەر کاتێک پێویست بۆ بیاوڵاتیانی بگوازێتەوە بتوانێت دەستی بە فڕۆکەخانەکە بگات و پێم وایە ئەوەش هۆکارەکەەوە باسییان لەو فڕۆکەخانەیە کردووە. برێز کۆمپاس لە گۆری هشیاریە وەزارەتە دەرە یا ئەمریکا بۆ وڵاتیان ئەمریکی گۆ سەردانە بەغدادێ نەکەن هەروسا باڵاکردنا بژن دەرخستن هەنێک ستافان ji بالیۆزخانەیە بەغدادێ ئەمریکا لە بەغدادێ برایەوە میلیشیایên ku niha li Îran yê ser bi Îranê li Iraqê hene di çi şert û mercekê de dikarin bibine gef bo ser wan eger êriş dest pê bike yê bibine gef yan weke kartekê Îran dikare bi kar bigire berî êrişan ji bo gotûbêjan. بە هیوام کەوا میلیشیا عێراقیەکان کەوا نزیکن لە ئێران لەو کردە سەربازیانەی دژی ئەمریکەکان تێوە نەگڵێن. سەبارەت بە میلیشاکان ئەوان ماوەیەکی زۆرە بوونەتە کێشە بۆ عێراقیەکان بە تایبەتی لە ماوەی ساڵانی ڕابردوو بۆی ئەوەی پارەی زۆریان دەستکەوتووە و هەروەها ئەو ڕاستێشی کەوە میلیشاکان لە دەرەوەی کۆنتترۆلی هێزە عێراقیەکان کار دەکەن. میلیشاکان دەبێت لەژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقدا بن و ئەوەش شتێکە عێراق پێویستی پێەتی. بوونی ئەو میلیشانە جێگەی نیگەرانیەکی زۆرە ئەگەر شتێک لە ناوچەکەدا ڕوو بدات تایبەت بێت بە ئێران و پێم وایەکەوە ئێرانیەکان لەو کاتەدا فەرمانیان پێ دەکەن کەوا دژی ئەمریکیەکان کار بکەن ئەگەر ئەو میلیشانش شتێکی وا بکەن هۆکارە لە ئەنجامەکەشی کارەسات بار دەبێ و میلیشا عێراقیەکان ڕۆڵێک دەگەێڕن لە نێو عێراق بەڵام ڕۆڵەکە نێگەتیڤە و دەبێت کۆنتترۆل بکرێت. باشە برێز کۆمپاس بەڕایەوە گەڕا شەشەم یا گوتوبێژان دێ بڕێوە بچە یان نا؟ دەتوانی دووبارە بکەوە سەرەکەت؟ حتانی نەها پێنج گەڕێن گوتوبێژان گفتگویان بڕێوە چوونە بێ ئەنجامانە یا شەشەم ئینا نەدیارە دێ بڕێوە بچە یان نا بڕایەوە؟ گەڕی شەشەم بەڵێ بەڵێ تێدەگەم ئێستا لە پرسیارەکەت تێگەشتم. ئەوەی من لێی تێدەگەم و پێم وایەکەوە گفتوگۆی گەڕیدا توی گفتوگۆی نێوان هەردوولا پێم وایەکەوە تۆزێک دوا خراوە. گفتوگۆکان ئەگەر دوا بخرێن یاخود وەکو خۆی بەڕێوە بچێت پێم وایە دەبێت گفتوگۆکان بەردەوام بن. ئەوە دەبێت کاری لە پێشینەوە بێت. ئەوە ڕۆڵێکی گەورە لە هێورکردنەوەی دۆخەکە دەگەڕێت و دەبێتە هۆی ئەوەی ڕێگری لە پێکدادانی سەربازی بکات. لە سیناریۆ گشتیەکەدا ئەوەی کەوا زۆر گرینگە بەردەوامی گفتوگۆکانە و پێشم وایە گەڕی داهاتوو گەڕی شەشەم پێم وایە دەچێتە گەڕی حوتەم و گەڕی هەشتەمیش و حکوومەتی ئەمریکاش دەبێت هێمن بێت و سەبری هەبێت بەڵام لە هەمان کاتدا ئەمریکا دەبێت زۆر داواکاریەکانیان ڕوونتر بکەنەوە کەوا چیان لە ئێران دەوێت
دەبێت زۆر ڕوون بن لەسەر ئەوەی کەوا بتوانن بە ئەنجامێکی ئەرێنی. پرس کۆمپاس لەگوری وەیەکێ هون بەرێوە بەغدادێ کار کردیەوەکە دیپلۆماتکارێکی پرسیارێکی سەبارەت بە پەیوەندیên هەرێما کوردستان و عێراقێژی دixwazim پرسیار bikim بۆ mijara pirsgirêka neşandina bûçeya Herêma Kurdistanê ji aliyê hikûmeta federal ve biraya we ev pirsgirêk dê çawa çareser bibe û Amerîka dikare çi rolekê di navbera van herdû aliyan da bileyze. پرسی موچە نابێت بەڕاستی ئەو کێشەیە هەبێت هیچ ڕەوایەتی نییە بۆ بەغداکەوە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نێرێت. لە ماوەی ڕابردوو گرژی زۆر لە نێوان هەولێر و بەغدا هەبووە، دەبوایە پێشتر چارەسەرێک بۆ ئەو کێشانە بدۆزرێنەوە و ئەوانەش بوونە هۆی ئەوەی کەوا بچە بۆ فەرمانبەران نەنێردرێ. ئەوەش زۆخەکەی تێکتر داوە سەبارەت بە باڵێزخانەی ئەمریکا بە هیوام کەوا باڵێزخانەی ئەمریکا ڕاگەیەندراوێک لەسەر پرسی موچە بڵاو بکاتەوە لەبەر ئەوەی کە ڕاگررتنی موچە لەلایەن بەغدادەوە ئاماژەیەکی باش نییە بەرامبەر بە هەولێر. دەبواە پێچەوانەکەی ڕوویدابە دەبێت بەغدا موچە بنێرێت و هەروەها لەسەر پرسی ئابووری و لەسەر پرسی ئەمنیش لەگەڵ کوردستان لەسەر هێڵ بن بۆ ئەوەی کەوا دۆخەکە باشتر بکەن. ئەوەش سوود بە تەواوی عێراق دەگەێنێ. من پێم وایە ئەوە ئەم پرسە دەبێت بەو شێوەیە چارەسەر بکرێت و ئەم پرسە پەیوەندی نێوان هەولێر و بەغدا. برێز وینست کۆمپاس دیپلۆماتکاری بەری ئەمریکا لە عێراقێک و لە لۆس ئەنجلسێ گەلمە بوو. سپاس دکەم.